ڕاوێژکاری بندیوار و سەرۆکی تاگڕە و تەنیا. آخر ڕاوێژکاری وای هەیە بۆیە سەرۆکی حکومەت کەسی بە دەورەوە نەماوە. آخر ئەمان نزیکەکانیەتی بۆیە لە تەنهاییەکی وەحشەتەناکدا دەژی و کەسی نییە ڕەسمی لەگەڵدا بگرێت. ئەگەر سەرۆکی حکومەت ڕاوێژکاری دڵسۆزی هەبا لەجێی ئەم کاروان محەممەد سابیرە ئەوە پێی دەوت ئاسبەنی ئەوەی ئێوە بە تۆمەتباری دەزانن هەفتەی ڕابردوو لە قەڵا پیاسەی دەکردو لەگەڵ سەرۆکی حزبەکەی ڕکابەرت دۆست و خزمانی خۆی لە پایتەخت بەسەر دەکردەوە و کەس لە گوڵ کاڵتری پێ نەدەگوت. ئەگەر ڕاوێژکار نزیک بوایە و ساڵی جارێک سەرۆکی حکومەتی دیت بە پێی دەگوت قوربان دژە تیرۆری یەکێتی هەفتەی پێشین لە سلێمانی مەوکەبی ڕەسمی سەرۆکی هەرێمی کوردستانی دەپاراست و ڕۆژانی دوورتریش لە تنگانەدا مەخمور و هەولێری پاراست چونکە ئاسکەکانی سەرۆکی حکومەت مەیدانی چۆڵ کرد و لە دوورەوە دەیگوت وەڵڵا ڕاکردنیش دەبێ و چەند جار ڕامان کردووە. هەڵاتنیش دەبێت کاکە خۆ هەڵاتنیش هەیە و سەجار هەڵاتین چوینە تورکیا چوینە ئێران هەڵاتنیش ئەگەر سەرۆکی حکومەت ڕاوێژکاری نزیکی هەبوایە پێی دەگوت قوربان جارێ بافای لە ڕاستەقینەکانی عەبدوڵڵای کوێخا موبارەک و سەمەد بێتواتەیی تەسلیمی دادگا بکەین ئینجا دەتوانین ئیدعای یاساپارێزی بکەین. اینجا دەپەرژەینە سەر فیلمی کارتۆنی بۆلیودی. ئەگەر سەرۆکی حکومەتی پارتی کەسی نزیکی هەبوایە دەبوایە پەرۆشی ناوبانگی سەرۆکی حکومەت بوایە کە ناکرێ بکوژ و قوربانی لە یەک کەیزدا لە یەک پایتەخت بسوڕێنەوە و نادکتۆری ناکەمالی ناکەرکووکی عەدەد ئیستیقبال فەوج و مەوجان بۆ بکاتەوە و فشەی بە دادگا بێ و بڵێ و ئەزفی قانون بکات. ئێمە دەزانین ڕاوێژکاری بندیوار هەر بۆ ئەوە باشە حاشای لێ بکرێت بەڵام ئیتر ئەوە سەرۆکی حکومەتە حەزی لەم ماڵە باجێنانەیە کەیفی بەم جۆرە نزیکانەیە کە درۆی بۆ دەڕازێننەوە و واتەی دەگەێنن کۆبوونەوە لە بەغدا و لە دوکان کاردانەوە دروست ناکات.